سڵاوتان لێ ببینەرە شیرینەکانم لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ڕواگواستنەوەی بارودۆخەکان لە شاری کەرکووک بۆ پشتگیریکردن لە ڕۆژاوای کوردستان. وەکو هەمومان دەزانین ڕۆژاوای کوردستان ماوەی چەند ڕۆژێکە بەرخودان و شۆڕش و بەرگریکردن بۆ دەستخستنی مافەکانی خۆیان کە مافی ئازادانەی کوردانەیە بەردەوامن لە شەڕ و پێکدادان. ئێمە ئەمڕۆ لێرەوە بە دروشمی کوردستان یەک پارچەیە گەنجە خوێندگەرمەکانی شاری کەرکووک لەگەڵ ئەوەی کە سەر لە بەیانیەم بەیانیە بە سەفەربەری چەند گەنجێکی خوێندگەرمی شاری کەرکووک بەرەو ڕۆژاوای کوردستان بەڕێکەوتن و هاوکات لە باکووری کوردستانەوە سنوور لە دەستکردەکانیان شکاند ڕۆشنە نێو ڕۆژاوای کوردستانەوە بۆ ئەوەی پشتیوانی و پاڵپشتی خوشک و براکوردەکانیان بکەن لە سووریادا. ئەم سیاسەتەی سووریا کە سیاسەتی لامەرکەزی قبوڵ ناکات و ناهێڵێت کورد بحەسێتەوە بۆ هەتایە ئاوا دەمێنێتەوە. دوایەوەی کە چەلەبی وتی دەبێت کورد لە ڕۆژئاوای سووریادا بەهێز بکرێت بێچەک بکرێت، کوردەکان وەکو ئەوەی شقارتەی تەفگەری ئازادیان داگیرسابێت بەرخودانیان دەست پێ کردن و بە دروشمی کوردستان یەک پارچەیەوە ئێمە گەل بەجێ نەهێڵین بەڕێکەوتن. هەمومان دەزانین هەتاوەکو سووریا دان بە کورد و سیاسەتی لامەرکەزی دانەنێت ناحەسێتەوە، یاخود دەبێت بهێڵێت سیاسەتی فیدراڵی و هەروەها خۆربەسەری کورد بەڕێوە بچێت، یاخود دەبێت ناحەسانەوە و شۆڕش قبوڵ بکات. ئەمڕۆ لە شاری کەرکووک گەنجەکان دووبارە بە هەڵمەتی خۆپیشاندان بۆ پشتیوانیکردن لە ڕۆژئاوای کوردستان بەردەوامن. دروشمەکە لە هەر چوار پارچەی کوردستان یەکدانەیە، وەکەوەی مامۆستا محەممەدی قازی وتی کوردستانم یەکە و نابێ بە چوار. ئێمە ئەمڕۆ ڕۆژەکەتان بۆ گوازینەوە لەگەڵتانە بین. شەروان و کەزی یادایکە بە قوربان و تۆ نەهێنی تۆڵامە بێدەستێ خوێن بێژان و شەروان و شەروان و شەروان و چەند شیرینە لامدار و بەردی وەتەنم بە فیدای ئەەکەم سەر و گیان و باتەنم خاکی وەتەنم گشتی زێڕ و زیوە بەرگی وەک گەوهرە خاکی وەک گەوهرە ئاوی چەشنی کەوسەرە فەرزە بۆ وەتەنمان گیان فیداکردن لە ڕێی ئەم خاکەدا بە کۆمەڵ مردن. دەسا کوردی نەبەسیە ئەم حاڵەتە بۆ بەرزێتی قەومی کورد ئەمڕۆ ڕۆژی هیممەتە، کەواتە ئەمڕۆ ڕۆژی فرسەتە، ئەم ڕۆژی بەرخودانە، ئەمڕۆ ڕۆژی هیممەتە. ئەبێ هەموو کورد یەک دەنگ بین یەک ڕیز بین، ئەبێ هەموو ژن ئەو ژنە شەڕبانەمان لەبیر نەچێ کە لە سەربانێکە و خرا خوارەوە لە پێناوی خاک و ئاو و نیشتیمانەکەی پارێزگاری کرد. ئێمەی ژن هەموو هەردەم پشتیوانی ئەەکەین لە ژنانی شەڕبانە، لە گەریلاکان، لە هەموو ئەوەی دڵۆ پێ خوێن ئەرژێ لە پێناوی خاکی کوردستانە. بەسی ئەوم بۆ بکە بۆچی من بەستێک هاتووی بەشداری خۆپیشاندانەکەت کردووە. ئێمە وەکو هەموومانەی لێرن هاتوینە بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژئاوا خەباتی کوردستان. ئێمە هاتوین بۆ پشتگیریکردنی هاوزمانەکانمان وە کوردێک دەنگمان بگات بۆ ئەو شەڕی ئەو شەڕی ئەکرێت بوەستێنرێت بەرامبەر بە هاوزمانەکانمان وەک پشتگیریەک لێرین. پێتان وایە بەشداریکردنی ژنان لەم خۆپیشاندانانە و دەربڕینی پاڵپشتەکان ڕەنگە شۆڕشەکە گەرم و گوڕتر کات و پترتری بکات؟ بێگومان ئێمە کورد لە کۆنەوە خەباتی ئافرەت شان بەشانی خەباتی پیاو بووە، بۆیە ئێستا ئێمەش هاتووینە بۆ ئەوەی کە پاڵپشتی لە خەباتی ئافرەتان کردنە ڕۆژاوە. ڕاستە ئێمە چەکمان پێنیە، بەڵام پێ دوای ئەم خۆپیشاندانە شوێنی ئەوە ئەگرێتەوە کە ئێمەش هاوڵمێستین لەگەڵیانە. بەتەکید دەنگمان ئەگەیەنێت و زۆرترین خەڵکی بینێت و بۆ ئەمە بوەستێنرێت بەرامبەر بە هاوزمانەکانمان. کۆتا پەیامتان ئەگەر دەنگتان بگاتە ڕۆژئاوا بەردەوام بن لە بەرگریکردن و تەکید بن خوێنتان بە فیڕۆ ناڕۆ. هیوای سەرکەوتنیان بۆ خوازیین لەم جەنگەیە بیبینەوە. لە دوای تێپەڕبوونی 38 ساڵ دووبارە بە نێوی سوورەتی ئەنفالەوە دووبارە کۆمەڵکوژمان دەکەنەوە. لە کاتێکدا یەک گوندی کوردی نابینی مزگەوتێکی تێ دروست ناکرابێ، یەک ماڵێکی کوردی نابینی قورئانێکی تێدا نەبێ، ماڵێکی کوردی نابینی محەممەد ناوێکی تێدا نەبێ. ئەمە نیشانەی ئەوەیە کە بە هەمویانەوە نیو هێندەی کورد مسلمان نەبوونە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دینمان پێدەفرۆشن و بۆ ناوبردنینەتەوەکەمان. ئێمە لێرە لە کەرکووکەوە کە لانگەی کوردایەتی بووە سەرڕای بارودۆخی سیاسی شارەکەمان کۆبووینەتەوە، داواکاری لە هەموو تاکێکی بەشەرەفی کورد ئەوەی پێی دەکرێت بێتە سەر شەخام. ئەمە کەمترین شتەکە ئێمە پێمان بکرێت بۆ تاکەکانی ڕۆژاوای کورد.
کوردستانمان ئێستا سەری ڕۆژئاوایە دوای ڕۆژئاوا سەری ئێمە دێ فە بێدەنگبوونمان لەم کاتەیە مانەی ڕازی بوونمانە بە هەموو شتێ شەرمە ئێستا شتێک ما بێت بە نێوی نەتەوەیە گرتووەکان و بە نێوی مافەکانی مرۆڤ و بە نێوی دەوڵەتە موسڵمان و ناموسڵمانەکانەوە چکە بۆمان دەرکەوت هەموو شتەکان تەنها لە بەرژەوەندی خۆمانەیە خۆیانە بژی کورد بژی کوردستان. ئەمە وەک چالاکوانێکی سیاسی بۆمان ڕوون بوو کە ئەحمەد شەرع محەممەد جۆلانیە و هیچ کاتێک نابێت ئەحمەد شەرع و هیچ شەریعەتێک پەیڕەو ناکە نە شەریعەتێکی ئاسمانی نە شەریعەتێک کە نێودەوڵەتی بێت. هەڵبەتە ئێمە بۆمان ڕوونە کە چۆن ئەحمەد شەرع توانیەتی یاری بکە لەگەڵ ئەو فکرە اقتصادی خوازەی کە ئەمریکا هەیەی و ئیسرائیل هەیەی. هەڵبەتە ئیسرائیل و ئەمریکا ئەمانە بەرژەوەندی خوازن و تەعامل لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیان نەکەن و هەموو کات ئەمریکا وتێتی ئێمە دۆستی کەس نین هەتا سەر و دژمنی کەسش نین هەتا سەر بۆیە کە دەبێت کورد لەم کاتەدا بزانێ بەرژەوەندەکانی چۆن بپارێزێ و هەر چوار پارچەی کوردستان بە یەکدەنگ بن بە هەموو بەوەی کە ئەکرێت یەکدەنگ بن بە چەک یەکدەنگ بن بە وتاریان یەکدەنگ بن بە هەڵسوکەوتیان. هەڵبەتە دوایین فتوای وەزیری ئەوقافی سووریا بۆ جاری دیکە ئاەتەکانی ئەنفال بەکاردێنێتەوە بۆ جونۆسایدکردن و ئەنفالکردنی گەلی کورد ئەمەش دەبێ هەڵوێستێکی تەواوی نەتەوایەتی لەسەری بێ و ئەوشمان بە لەبیر نەچێت لە کاتی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال سوشال میدیا وەکو ئەمە ئیستا نەبوو ئێستا ئێمە دەتوانین بە سوشال میدیا و بە پەیامی تاک بە تاکی گەلەکەمان خەڵکەکەمان پەیام بگەینە هەموو وڵاتان بۆیە کە من هیوادارم ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ و بەردەوامی ئەم جۆرە چالاکیانە هێز و توانایەکە بەخشێ بە برا خوشکەکانمان لە ڕۆژئاوا. کوردستان یەک پارچەیە دوو کۆی دوو هەر ئەبێتەوە یەک. ئێمە هیوادارین کە عەقلیەتی سیاسی کوردی بەخۆیدا بچێ و بزانێ ئێمە لە کوردستانە پشتیوانی تەواوی هەو چوار پارچەی کوردستانەکەین بە تایبەتی ئەمڕۆ ڕۆژاوا هیوای سەرکەوتنە خوازم و ئینشاءڵڵا ڕۆژاوا سەرکەوتی بژی بەرخودانێ ڕۆژاوا بژی بەرخودانێ ڕۆژاوا. بەناوی خۆی گەورە و مێرەبان ئێمە وەکو کوردی هەر چوار پارتەی کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژاوا و باشوور و باکوور لە ئەرکێکی ئاینی خۆمانی دەزانین کەوا پاڵپشتانی کورد بکەین دۆسەی کورد لەبەر ئەوەی کەوا ئێمە پێمان وایە هەر کەسێک ژاتی زمانی کورد بکە ژاتی کەلتوری کورد بکە ژاتی کورد و کوردستان بکە لە پێش هەموو شتێکا ژاتی خودای گەوراکە لەبەر ئەوەی کەوا جیاوازی زمانەکانمانێکێکە لە ئاەتەکانی خوای گەورە جا بۆیە ئەمڕۆ ئێمە هاتوین بۆی کەوا دەشداری بکەین لەگەڵ کوردانی خۆمانە و ئامادەین بۆ هەموو پاڵپشتیەک لە پێناو ئەوەی کەوا کورد و کوردستانی خۆمان ئازاد بێ. ئێمەی کورد مافی خۆمانەکەوا وەکو هەر نەتەوەیەکی تر وڵات و دەوڵەتی خۆمان هەبێ اینجا ئەوەی کەوا نەیاری کووردا هیچ پەیوەندی بەوە نییە من کوردم کەم سونەم یان شیعەم یان فەیلیم یان کاکەیم یان یەزیدیم یان هەشەبەکم یان هەر بابەتێکی ترم من وەکو کوردێک مافی خۆمە کەوا وڵات و دەوڵەتی خۆمە بێ و لە پێناو وڵات و زمانی خۆمدا دەجەنگم و ئەو کارش بەکارێکی ئاینی و نەتەوایەتی و مرۆیی خۆم دەزانم دەستی هەموو لایەکتان خۆش بێ و ئەمڕۆ ئێمە کە ڕاوەساوین ئەمە کاری یەکەمان نابێ بێگومان لە داهاتووشا کاری چاکەکەین بۆ ئەوەی کەوا پاڵپشتی تەواوی کوردستان بکەین لە هەر چوار پارچەکەی دەستان خۆش بێت. باشە مامۆستا ئێوە خۆمان نەزانین ئێستا لە مینبەرەکانەوە خەڵک زۆر کاریگەرە بە ئێوە چۆن بانگەواز دەکەن لە مینبەرەکانەوە کە خەڵک هاو پشتیوانی و پشتیوانی خۆی دەربڕێ بۆ هاو زمانێکی کە لە شوێنێکی کوردستاندا ئازارە چێژێ. ئێمە وەکو مامۆستایان یانی لە دوو هەفتەی ڕابردوودا بەردەوام لە مینبەرەکانەوە باسی ئەومان کردووە کێشەی کورد مافی کورد و هانی خەڵکمانداوە لەگەڵ بابەتەکانی کووردا بێت وەکو باسمان کرد ئێمە هەر نەتەوەیەک مەزلوم بێ سەرخستنی بە ئەرکی ئاینی ئەزانین جا ئەگەرێت و ئەو نەتەوەی خۆت بێت نەتەوەی کورد بێت ئەوە دوو جار بە واجبی ئاینی ئەزانین بۆیە لێرەوە تەواوی مامۆستایانی ئاینی ئاگدار دەکەینەوە کەوا بە ئەرکێکی ئاینی خۆیان ئەسن بەرگری لە نەتەوەی خۆیان بکەن لە زمان و نیشتیمانی خۆیان بکەن لەبەرەوەی کەوا ئێمەش
هیچمان کەمتر نییە لە نەتەوەکانی عەرەب کە 22 دەوڵەتیان هەیە لە تورکەوە 5-6 دەوڵەتیان هەیە لە فارس ئێمەش لەم ناوچەیە بە سەتان ساڵە دەیان سەدەیە دەژین و مافی خۆمانە بۆیە دووبارە ئەوە داوا دەکەین کەوا تەواوی مامۆستایانی ئاینی بێنە سەرخەت بۆ ئەوەی کەوا پاڵپشت بن لەگەڵ هەموو کوردەکانە لە پێناو کورد و کوردستانی خۆمان بجەنجین. بەردەوام دروشمی ئێماوە بووە کە هەر شۆڕشێک ژنی تیانە بوو شۆڕشێکی کز و بە نزیکەی شکستەیە. هەرچەندە جوگرافیا خۆی نایەنێتە ژێربار بەڵام بەردەوام ژنان لە شۆڕشێکدا بەشدار بوون ئەو شۆڕشێکی گەرمە و گۆڕتر پترتر چەسپاوتر بووە بەڵێ بۆ بەشداریکردنی ژنان لە بەرخودان و شۆڕشدا. هەستم بەوە کردە خوشکبراکانم پێویستیان پێیە بە دەنگ بێ بە ڕنگ بێ بە مادە بە هەرچی بێ یارمەتیان بدەین. ئێمە ئەگەر ئەوان بشکێن ئێمە شکاوین ئەگەر ئەوان سەرکەون ئێمە سەرکەوتین ئەمڕۆ ئەگەر کوردەکان یەک نەبن ئەیان خوا کورکەیان خوا. ئەز کەسێکی کوردی ڕۆژاوایەمە بە هیچ بە چ شێوازی قبیل ناکەم لە ێرشی بە یەک کەس کورد ببێت چ لە باشوور بی چ لە باکوور بی چ لە ڕۆژاوا ڕۆژهەڵات یە ئیمان یەکە وەک ئەم نەڤێت سەلاح الدین ئەیوبینە منشی مسلمانە قبیل ناکەم بە هیچ ێرشی لە سەرمە کوردە بێتەکرن دوو بە دوو دەبیتە یەک نابیتە بە چوار وانە ئێستا ئەم قبیل ناکەم بەدەست ئەحمەد شەرعی دابن یان بەدەست ترک دابن یان بەدەست فارس دابن ماشی دەوڵەت هەیە ماشی زمان جیوازە ئاخمان جیوازە هەموو تش جیوازە ماشی زەقافەتەیە بەی ئەو چاوە ئەو ڕۆگە دەبری دەبە چاو خۆ دەبینم بە قورعان شاهید لە ڕۆژاوە مردن بە قورعان دەکەمە گری بوو بەهی قبیل ناکەم نەقبیلەکان ێرشی بێدەکردن من ملەتێکی مەظلومن ئەم کورد ملەتێکی مەظلومن بە هیچ ئەم بەهێزە قبیل ناکەن بە هیچ شێوازەی لەمە غەدر بێتەکردن لەمە چ بێتەکردن قبیل ناکەن وەک من گوتیشی لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە بەشوور قبیل ناکەن کوردستان یان پێک وەدەژین یان پێک وەدەمرین ئێمە قبیل ناکەن بەدەست عەرەبە دەن بەدەست ترک بن بەدەست فارسدا بن. پەیامی خصوصیتە بۆ شەرفانانی ڕۆژاوا چییە؟ وەڵا دەستێوان خۆش بێت شەرڤانن بەتەڵن هەر دەبیتنە تاریخ وەک مستەفا بارزانی شەرڤان کردن شاهید چون ئێستا کوردستانی باشوور گەشتە لەکیوە ئێستا کوردستانی هەرێرە گەشتە لەکیە شەرڤان بێت بۆ حەقیق و خوکردناکەن بە حەقن بەتەڵن بە غیرەتمان قبیل ناکەن تعدەی لەمە بێتەکردن قبیل ناکەن عەرەب لەمە تعدەی بێتەکردن یان فارس یان تورک من کردە قبیل ناکە ئەو ڕەنگی سۆر خینە شاهیدە ئەبرۆکە خینە شاهیدە مەشکە شەروانو کە زیادای کە بە قوربانو تۆ نەهێنی تۆڵامە بێدەستێ خوێن بێژانو شەروانو شەروانو شەروانو. بەڕاستی ئێمە ئەمڕۆ وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک هاتوینێتە عێراقە گردمیتەوە بۆ پاڵپشتی هاوڵاتیانمان لە ڕۆژئاوا ئەوەی پەیامەکە ئەوەیە کە بیگەنین کوردستان یەک وڵاتە ڕۆژئاوا ڕۆژهەڵات باکوور باشوور بە هیچ شێوەیە ئیرهابیەکان و تیرۆریستەکان ئێمە جیا ناکەنەوە بۆی ئێمەش بە هەمان شێوە سەیریەوانەکەین ئێمە هاتوین لێراکە بتوانین تەنان لیژنە پێکات و بۆ گەنج و لاوانە بگوازرێنەوە بۆیەکە بتوان بەرگەری بکەن لە خاک و نیشتیمانی ڕۆژاوە. بەڕاستی لێرەوە ئەمەوێت چاوێن ماچکەم ئەوەی ئەبینین لێرەکە مۆراڵێکی زۆر گەورە هەیە دڵخۆشکەرەیە بەڕاستی کوردستان یەک پارچەیە ڕۆژئاوا ناکەوێت. ئێمە ئەمڕۆ گەنجانی کەرکووک لێرە کۆبوونێتەوە بۆ پشتگیری خۆمان بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ خوشکەکانمان بۆ براکانمان بۆ گەلەکەمان بۆ خەڵکی خاکەکەمان بۆ خەڵکی نیشتیمانەکەمان هەرچەندە و سنوورە دەستکردانە هەن بەڵام بەدڵ بە ڕوح بەگیان خەڵکی کوردستان هەمووی هەریەکە جیابوونەوەمان نییە هیوادارم خەڵک لە باشووری کوردستانەوە لە هەر چوار پارچەی کوردستان هەر کەس پێی ئەتوانێت هەر کەس شارەزای هەیە ئەزمونێکی هەیە لە چێک بڕوا یارمەتی خەڵکی ڕۆژئاوا بدا بەڵام ئەوانی کە بوون منە توانێ ئەو شتیان نییە باشتر وایە کە نەڕۆن چونکە هاتەنها بن بە بارگرانیەک لەسەر ڕێگاکە کردبوونەوەی ئەم چین و توێژە لە شاری کەرکووک نیشانەی یەکبوونی نەتەوەی گەلی کووردە بە کورد بە پیرێژن بە تەمەن بە مامۆسای ئاینی بە هەموو چین و توێژەکان
نیشانەی دەستەبژێرێک کە توانین گۆڕانکاری بکەین ئێمە نەچەکمانەیە نا تەقەمەنی گەورەوانە تەنها خەڵکەکە و پشتیوانی خوای گەورە ئینشەڵا سەرکەوتن بۆ ڕۆژاوایەوە. بەڕاستی جێ شانازیە وەکو خەڵکی کەرکووک کە هاتوینەتە ئێرە و خۆپیشاندان ئەەکەین وەکو پاڵپشتیەک لە گەنجانی ڕۆژئاوا و ئەو کارەساتی کە بەسەریان نادێت هیوادارین بە زووترین کات بە زوورترین کات ئەم دۆخەنە هەموار و ناخۆشە لەسەر کورداندا لا ببردرێت و کوردستان سەرکەون و لە کۆتایی شەئاڵێم دوژمنێن باب و کاڵان نابن دۆستێلاوە. بژی کوردستان بژی ڕۆژاوا بژی کوردستان بژی کورد بژی بەرخۆدانی گەلی ڕۆژاوا بژی شەڕبانان. بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە لێرە لە شاری کەرکووک لە گەڕەکی ڕەحیماوە کۆبووینەتەوە گربووینەتەوە بە منبەسی دەربڕینی خۆشەویستیمان و پاڵپشتیمان بۆ لێ قەوماوانی ڕۆژئاوا و داواکاری نەخوای پەروەردگار هەر کەسێک کە ناخۆشی میلەتی کوردی ئەوێ سەرگەردانی بکە. كزياداي كبقربانو تنحيلي طولامه بدستي خوين مجانو شربانو 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 لار پارچەیەکی کوردستان ئەگەر دڵی کوردستان خەنی لێ بچۆڕێت ئێمەی کورد لە شوێنی خۆماندەوە بە دەنگی خۆمان بە دڵی خۆمانەوە دەڵێن دڵمان لەگەڵ ڕۆژئاوایە بەڵێ بۆ تافگەری ئازادی و بەرخودانمان بەڵێ بۆ ئەوەی پەیامەکانمان و هەواڵوێستیمان بگا بە شەڕڤانانی ڕۆژاوە لێرە ئەمڕۆ و دوێنێ و سبەینێ و هەتاوەکو شەڕ کۆتایی دێت گەنجانی خوێنگەرمی شاری کەرکووک تەنها گەنجەکان نە مامۆستایەکی ئاینی مامۆستایەکی پەروەردەیی خانمێک لە ماڵەوە دایە حاجیەک منداڵێک لێرە پشتیوانی خۆی دەردەبڕێت بۆ ئەوەی بڵێن کوردستان هەر یەکە و نابێ بە چوار. كزياداي كبقربانو تنحيلي طولامه بدستي خوين مجانو شربانو شربانو شربانو